بەڵێ سڵاوتان لە بێدیار بۆ ئێمە لە دوێنێ لە بڵاوکراوێکی ڤیددیۆیدا هۆشداریمان لە هاتنی کەشێکی ناسا قامگیری ئەوە بروسکەی زۆر بەهێز و بەران کردو بۆ هەرێمی کوردستان هۆشداریماندا بوو بۆی کە هیچ هاونیشتمانیەک نەڕاتە دەرەوە چونکە ئەوە بروسکەکان بەهێزن و بەرزەویەکەون بۆی کە کارەساتی دڵتەزێن و نەخوازراوی لێ نەکەوێتەوە و گوێبیستی هیچ هەواڵێکی دڵتەزێنیش نەبین بەڵام دیار بوو بەداخەوە ئەمڕۆ لە کاتی گەشتنی ئەو نزمە پاڵە پەستۆ بەهێزە لەگەڵ ئەو هۆرە بروسکە بەهێزانی کە گەشتە هەرێمی کوردستان بەداخەوە کە دوو هاونیشتمانی و پەپولەیەک بوون بە قوربانی هۆرە بروسکەکان و گیانیان لەدەستدا دیارە ئێمە ئەم هۆشدارانەکە لە تۆڕی میدیایی ڤار بڵاوێکێنەوە بۆیە کە ئێوە پێوی پابند بن چونکە پاش وردبینی و چاودێرێکی زۆر هۆشدارەکان بڵاوەکەنەوە هەر بۆیە بەناوی خۆم و ستاف و بەڕێوەبەری تۆڕی میدیایی ڤارەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی تەواوی قوربانیانی هۆرە بروسکە کاکەم بووی کە خوای گەورە سەبر و ئارامی و دڵنەوەیان پێ باتەوە و ئیشەڵا دوایی ناخۆشی کۆس پیشانە بێ تکا ئەکەن کە ئەو هۆشدارانە بڵاوەکەینەوە بە تەواوەتی پێوی پابند من چونکە تکا ئەکەم سبەی 16/5 دووبارە حاڵەتی لەم شێوازە دووبارە بێتەوە لە سلێمانی هەولێر سۆران ڕانیا و هەروها سلێمانی و پارێزگای هەڵەبجەش بە هەمان شێوە حاڵەتی لەم شێوازە دووبارە بێتەوە دووبارە هۆشداری دەم تکایە شوانکاران و ئەوانەی کە گروپی شاخەوانین و هاونیشتمانیان تکایە سبەی لە ماڵەکانتان بمێنەوە چونکە دووبارە ئەگەری هەمان حاڵەتەیە ببینین و گەشتنی هەر هەورێکی ڕژ بە ناوچەکانتان ڕاستەوخۆ بڕۆنینەوە ماڵەکانتان چونکە ئەو هۆرە بروسکانی لەم مەرزایە بەگشتی ڕوادەن هەورە بروسکەی بەهێز و چالاک و بارگاوین و سەرجەمیان بەرزەویەکەون تکایە بۆی کە دووبارە دوور ینی بە هیچ شێوازە گوێبیستی نەبینەوە دووبارە لە ماڵەکانی خۆتان بمێنەوە بۆی کە دووبارە حاڵەتی نەخوازرا و کارەساتی سروشتی بەگوێی هیچ هاونیشتمانێکی هەرێمی کوردستانە نێت دووبارە خوای گەورە لە قوربانیانی هەورە بروسکە خۆش بێت و والله ئەعلەم هەر شاد بن